برا ئێوە زۆر مەزلومن، بەخوا قەسەب زۆر بێڕێز کراون. هی ئەوەی ئاوردنەوە لە عەقڵتان، لە دینتان، لە غیرەتتان، لە جوامێریتان. هی ئەوەی ئەم دوو تاغوتە تف و لەعنەتکەن بەبێ فەرق و جیاوازی لە نێوانیانە، وەکو یەکوان هەردوو لایەن دڕندەن، پیا و خراپن، خائینن، حیز و دزن. هی ئەوەیە شۆڕشی نان و ئەمان بەرامبەریان دروستکەن، شۆڕشی نان و ئەمان کە ئینشاءالله بەڕێوەیە. عەزیزانی من، ڕاپەڕن لە پێناوی کەرامەت و ئینسانیەتی خۆتانە. هاوارتان لێ هەستا بۆ موچە، نابێ وەکو بەنو ئیسرائیل بن هەر لیفومیها و عەدەسیها و بەسەلیها. لە کەرامەتی خۆتان، بۆ کەرامەتی خۆتان، بۆ ڕێزی خۆتان، بۆ ئینسانیەتی خۆتان، بۆ مافی خۆتان. ئێوە هیچ نەبێ حیزبی بەعز ئازادیەکەی لێگرتبوونەوە بەڵام نانی ئەدانێ. ئەمانە نان و ئەمانیان لە دەستەندوونەتەوە، پێویستە شۆڕشێ بەرپاکەن بۆ ئەوی نان و ئەمانەکەتان بجێڕنەوە بۆ خۆتان. ئەم دوو تاغوتە لادەن و ڕایاندەن، ئەم دوو سەنەمە. جورئەتتان ببێ فرسەتێکی گەورەشتان دەستکەوتۆ چاوشۆڕن، چاوحیزن. ئێوە بە جورئەتێکەوە مواجهەیان بکەنەوە. یەک جار لە ناخی خۆتا بڕیاری ئەوە بدە وەکو ئینسان بژی، کەم بژی و کەڵ بژی. خۆی پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بە بەرچاومان ڕۆشن کە، غیرەتمان بجوڵێنێ و هیدایەتمان بدا و ئازامان کە، جوامێرمان کە، عەقڵمان بۆ بژێڕێتەوە، دینداریمان بۆ بژێڕێتەوە، بە غیرەت بینەوە، بۆی بزانین کە ڕوبەڕووبوونەوەی ئەم تاغوتانە ئەگەر بەبێ دەنجیش بێ هەر جیهادە. من رأى منكم منكرا فليغيره بيده ومن لم يستطع فبلسانه فمن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان. آخر فرميتي فبقلبهش هر جهاده، هر گۆڕینی منکەرەکەیە لەبەرەوەی تۆ لە ناختا ئەگەر ئەمانەت ڕەفز کردو وتت بۆ قۆناغی نا، دوای جورئەتت دەبێ بە زمانیش بڵێ نا. یەک جارێک یەک ئیرادەی خۆت بە قووت کەرەوە لە جارێکە بڕیار بدە بڵێ ئەبێ وەکو بەشەر بژیم، مردنیش بەدەست خوای پەروەردگار. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا، والسلام عليكم ورحمة الله وبركاته.